بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان 16 نیسانی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی کوردستانە. یادی ڕۆژی ژینگەی کوردستان لە کاتێکدایە ساڵ دوای ساڵ ژینگەی هەرێمی کوردستان پیستر دەبێت. بە میوانداری بەڕێز دارا محەممەد ئەمین وەزیری پێش و ژینگە لە حکوومەتی هەرێمی کوردستان و کاندیدی ژمارە 2 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی تاوتوێی ڕۆژی ژینگەی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم بەرسە دەدەین. لە هەرێمی کوردستان 16 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگە دادەنرێت و هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار بە ژینگەش ئەم یادە بە هەڵمەتی چاندنی دار و پاراستنی و پێدانی هۆشیاری بە هاوڵاتیان زیندوو ڕادەگرن. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە لە هەرێمی کوردستان بڕینەوەی دار و کوشتنی ئاژەڵی چێوی خەریکە ببێ بە دیاردە و تا ئێستاش لایەنی پەیوەندیدار لە ئاست شێواندنی سیمای ژینگەی کوردستان بێدەنگ و بێ هەڵوێستن. بەڕێوەبەری دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمیش دەڵێت بەهۆی پێنەدانی بەشەنەوتی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە وەرزی سەرمادا هاوڵاتیانی ناوچە شاخاویەکان پەنایان بۆ بڕینەوەی دار بردبوو. تەنانەت هەندێک لە هاوڵاتیان بازرگانیان بە بڕینەوەی دار دەکرد. بەمەش زەرەر و زیانێکی زۆر بەر ژینگەی کوردستان دەکەوێت. ئێمە ساڵانە پلانی خۆماندانین پلانی چۆنێتی کارکردن بە دوواداچوون و بەسەرکردنەوەی پرۆژەکان بە تایبەتی پرۆژە پیشسازیەکان بۆ ئەوەی بزانین تا چەند پابند بوون بە ڕێنمایەکان و سەرپێچەکانیان چیە. بەرنامەی دیکەمان هەیە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بە کۆنتترۆلکردنی دەواازە سنوورەکان لە ڕووی هاتنی سەرچاوی تیشکدار. بڕینەوەی دار کاریگەری زۆر خراپی هەبوو لەسەر ژینگە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ زستانەکە ئەوەندە سار نەبوو پێویستمان بەوە بی زۆردار ببڕین. هەندێک پێشێلکاری کرا لەسەر بڕینیدار بەڵام ئەوەی زۆر خەتەرە لە بڕینیدارەکان ئەوەنی هاوڵاتێک بچی دوودار ببڕیان دووداری وشک کۆبکاتەوە ئەوەیە کە بازرگانی بەدارەکانەوە بکریان یەکێک بچی کۆسەرە بەرێ ینی من شاری کارەبایی بەرێ بچی لۆریەک دار ببڕی ئەوە تاوانی زۆر گەورەیە. لە پەراوێزی ڕۆژی ژینگەی کوردستان بە مەبەستی ڕزگارکردنی ژینگە نەخۆشخانەی منداڵبوونی هەولێر بە هاوکاری پۆلیسی دارستان هەڵمەتێکی چاندنی داری ڕاگەیاند بە جۆرێک هەر منداڵێک لەم نەخۆشخانەدا لەدایک ببێ دارێکی بۆ بچێنن. بە بۆنەی ڕۆژی 16 چار کە ڕۆژی ژینگەی کوردستانە ئێمە بە پێویستمان زانیکەوە وەکو چالاچین دەچکۆ ئەرچی خۆمانە بەڵام هەڵمەتێک ئەنجام بدەین بەم بۆنە پیرۆزە لەبەرەوەی ئەو ڕۆژە ڕۆژی چیمیابارانی ناوچەی بالیسان و شێخۆسانان بوو کە ڕژێمی پێشوو ئەو ناوچەی چیمیاباران کرد. ئێمە لە بۆ وەڵامدانەوەی ڕژێمی پێشوو ئەو ڕژێمانی ئێستاش کە بیانەوێ میلەتی کورد قڕ بکەن و یاخود میلەتی کورد ئازار بدەن ئێمە با کار و چالاکی باش بە ئەنجامدانی کردەوەی باش وەڵامیان دەدەینەوە. دیاریکردنی ڕۆژی 16 نیسان وەکو ڕۆژی ژینگەی کوردستان کە هاوکاتە لەگەڵ ساڵیادی کیمیابارانکردنی ناوچەی شێخوەسانان و بالیسان لە قەزای شەقلاوی سەر بە پارێزگای هەولێر کە ئەم ناوچەیە لە ساڵی 1970 کەوتە بەرشاڵاوی کیمیایی باران لەلایەن ڕژێمی بەحسەوە کە سەدان شەهید و قوربانی لێکەوتەوە. دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕۆژی ژینگەی کوردستان ئاماژەیە بۆ گرنگی ژینگە و پاراستنی بەڵام تاوەکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکان هیچ هەنگاوێکی پێویستیان لەبارەی ژینگەوە نەناوە. زریان سەدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بەخێر بێت سوپاس بۆ ئەمەدەبوونەوەش. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی 16 نیسان ناونراوە ڕۆژی ژینگەی کوردستان مەسەرەن بۆ 15 نەبوو بۆ 17 نەبوو بۆ 16. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەمەوێت سەرەتاوە بڵێم ژینگە پارێزی تەنها لە ڕۆژێکان ناکرێت و ئێستا ژینگە بە مەفهومە فراوانەکەی واتە هەموو ژیان. کاتێک کە ژینگە نامێنێ ژیانیش نامێنێ مرۆڤ لە ژینگەیەکی تەندروست ئاژی و یەکێک لە گەورەترین کێشەکان ئەمڕۆ ڕوبەڕووی گۆی زەوی بۆتەوە کێشەی پیسبوون و تێکچوونی ژینگەیە لەبەر وڵاتانی دنیا لەسەر هەموو ئاستەکان لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان و لەسەر ئاستی وڵاتانی زلهێزی دنیا و وڵاتانی تازە پێگەیشت و گەشە سەند و لە هەر کۆڕ و کۆبوونەوەک بکرێ وڵاتانی پیشەسازی و هەر بابەتێکی تر بەشێک لە ئەجەندای کارەکانیان بابەتی ژینگەیە چونکە مەترسێکی گەورەی تێکچوونی ژینگە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوە. زۆرێک لەو نەخۆشی و کارە ساتانەی کە ئەمڕۆ لە سەرزەوی دەیبینین لە وڵاتی ئێمە لە کوردستانیشان لە جۆرەکانی شێرپەنجە و تەنگە نەفەسی و نەخۆشیەکانی کولێرا و مەلاریا و هەموو ئەمانە بەهۆی پیسبوونی ژینگەوەیە کە کارەساتی گەورەی خۆڵقاندووە. کاتێک کە ژینگە پاک دەبێ پێڵەن خۆپاراستن پێش چارەسەرکردن
کە ژینگەکە تێکچ و تووشی نەخۆشیمانەکە و مەترسیەکانی پیسبوونی ژینگەش کتوپەر دەرناکەون ناڕاستە و خۆ وردە وردە گەشە دەکەن و دەردەکەون کە دوای چارەسەریی زۆر زەحمەتە بۆیە کاتێک ئێمە بینیمان کە دوایەوەی کە وەزارەتی ژینگەمان دروست کرد و بینیمان لە جیهانە ڕۆژی ژینگەی جیهانیمان هەیە کە ڕۆژی 5 حوزەیرانی هەموو ساڵێکە کراوەتە ڕۆژی ژینگەی جیهانی ئەویش دوای ئەوەی وڵاتانی دنیا هەستیان بە مەترسی پیسبوونی ژینگە کرد یەکەم کۆنفرانسی ژینگەی مرۆیی لە ستۆکۆڵم لە ساڵی 1970 گیرا و لەو کۆنفرانسە کە تەڵان سەرانی وڵاتانی دنیاواتە نەتەوە گرتوەکان پێهێستا لێ کۆمەڵێک بڕیاری زۆر گرنگدرا بۆ پاراستنی ژینگە یەکێک لەو بڕیارانەوە بوو دام و دەستگای ژینگەی لە وڵاتەکانە دروست بکرێەوە تا وڵاتانی دنیا وەزارەت و دەستە و دامەزراوەی ژینگەیی دروست بکەن بۆ پاراستنی ژینگە و پێداچوونەوە بە یاساکانی ژینگە بکرێ و هەر لەو ڕۆژەشا بڕیار درا ڕێکخراوێکی تایبەت بە ژینگە لە نەتەوە گرتوەکان دروست بکرێ بە ناوی یونێپ و هەر لەو ڕۆژەشا بڕیار درا 5 حوزەیرانی هەموو ساڵێک کە ڕۆژی کۆنفرانسەکە بوو بکرێتە ڕۆژی ژینگەی جیهانی و یادی بکرێتەوە و ساڵانەش لەو ڕۆژایە لە تەواوی جیهانە بە سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان پلانی تازاوە کار دەکرێت بۆ چارەسەرکردنی یەکێک لە شێش ژینگەیەکان بۆ نمونە 5 حوزەیرانی ئەم ساڵ کە 2010 ڕۆژی ژینگەی جیهانیە شعاری ئەم ساڵ کارکردنە بۆ نێشتنی پلاستیک کێکێکە لە مادە مەترسیدارەکان کە ئێستا زۆر بڵاوبۆتەوە ئاوی سەفەری و خوا قاپی سەفەری و سفرەی سەفەری و ئیترم هەموو پلاستیکەی کە هەیە کە کارەساتێکی گەورە دروزەکە بۆ خاک بۆ هەوا بۆ ژیان کە بابەتەکە ئێماوە نییە ئێمە کە مەمان بینی دواتری سێرمان کرد لە وڵاتانی جیهانە ڕۆژێکی تایبەتیان هەیە هەموو وڵاتێکیش بۆ پاراستنی ژینگە دواتر سێری بارودۆخی کوردستانمان دەکرد کوردستانێکێکە لەو وڵاتانەی زۆر بێڕەحمانە ژینگەکەی پیس کراوە تێک درراوە وێران کراوە ڕژێمەیەک لە دوای یەکەکانی پێشوو کوێچێک لەو هۆکارانەی کە ژینگە وێران دەکات جەنگەکانن کوردستان کیمیاباران کرابوو ئەنفال کرابوو شەڕی ئێران عێراق لەسەر خاکی کوردستان کرابوو بەشێکی زۆر لە خاکی کوردستان نێوڕێژ کرابوو دارستانەکانی سووتێنرابوون لە ڕاستیدا ئەوە لە لایەک کەش ناوشیاری خەڵکو و گرنگی نەدانی حکوومەت و دەسەڵات بە ژینگەی ناوشارەکان و ژینگە شارستانی تێکە ڕۆژ بە ڕۆژ پیسبوونی و زیادبوونی ئۆتۆمبیل و کارگەکان و مۆلیدە و هەموو ئەمانە یەکێک لە پلانەکانی ئێمە ئەوە بوو کە چی بکەین بۆ ڕێگرتن لەم پیسبوون و تێکچوونی ژینگەیە یەکێکیان دانانی یاسایەک تایبەت بە ژینگە بوو کە دتوانی دواتر باسی بکەین یەکێکی تر دروستکردنی دام و دەستگا ژینگەیەکان بوو فەرمانگەکانی ژینگەی یەکێکی تر دانانی تیمەکانی ژینگە پارێزی یەکێکی تریان دانانی ڕۆژێک بۆ ژینگەی کوردستان کەمە بەڕاستی هەم ڕێکخراوە ژینگەیەکانی چیە بنم بۆچی شانزەی مەسەلەن نیسەندانراوە بەیاخیش چی ڕۆژێک بۆ هەم ڕێکخراوە ژینگەیەکان داوای ئەوان دەکرد کە ڕۆژێک دیاری بکرێ و ئێمە خۆشمان بە پێویستمانە زانیەوە کاتێککە بەڕێز دۆزیر بووی لە کابینەی پێنجەم من وەکو یەکەم وەزیری ژینگەوە بۆ یەکەم جار دام و دەزراوەی دام و دەستگایەکی ژینگەی لە هەرێمی کوردستان دامەزرا پێشتر ئێمە هیچ بەڕێوەبەرایەتی و وەزارەت و بەڕێوەبەرایەتێکمان نەبووە بە ناوی یا دەستەیەک بە ناوی ژینگەوە بۆ ئێمە کارێکی زۆر قورس بوو لە سەرتاوە چونکە هەم بیرۆکەکە نەبوو لای خەڵک لای حکوومەتی و بەرپرسانیش نەبوو هەم دام و دەستگای ژینگەیمان نەبوو هەم کەوادری ژینگەیمان وەک پێویست نەبوو هەم یاسامان نەبوو مختبەراتمان نەبوو هەموو ئەمانە ئەرکێکی زۆر قورس بوو بەڵام سۆز بەخۆی پەروەردگار ئێمە دڵسۆزانە تێڕاچوین و وە کاریشمان بۆ ئاسان بوو توانیمان لە ماوەیەکی قیاسی هەنگاوێکی زۆر گەورە بنین ئەگەڕێنەوە بۆ ڕۆژی ژینگەی کوردستان دوای ئەوەی کە ئێمە پێمان وابوو بۆ ڕۆژێک بۆ ژینگەی کوردستان دیاری بکرێەوە بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکان هەمان داواکاریان هەبوو ئێمە ئەنجومەنی باڵای پاراستنی ژینگەمان هەبوو کە بە سەرپەرشتی وەزیری ژینگە لە وەزارەت ئەو کاتە دروستمان کردبوو کە نوێنەری زۆربەی وەزارەتەکانی تیا بوو پێشنیاری زۆر ڕۆژکرا چ ڕۆژێک دانین بۆ ژینگەی کوردستان دواتر بە زۆرینەی دەنگ ئەو ڕۆژەمان پەسەند کرد کە یەکەم ڕۆژی هەڵمەتی کیمیابارانی هەرێمی کوردستان واتە یەکەم هەڵمەتی ڕژێم بۆ کیمیابارانی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژی 16 دیسانی ساڵی 1970 لە دۆڵی بالیستان و شێخوەسانان پێش کیمیابارانی هەڵەبجە و پێش قەرەداغ یەکەم شوێن لەوێ دەستی پێ کرد ئەو ڕۆژەی کە ژینگەی کوردستان ڕوبەڕووی مەترسی بۆ نەک مرۆڤەکانتیا لە ناوچوون و سووتان بەڵکو و ئاژەڵ و پەلەوەر و باڵندەکان و هەمە چەشنەی زیندەوەر کە پێوتر بایۆدایڤەرسیتی ئەوەش کەوتە مەترسیەوە چونکە ئەوە چۆن دەڵێن نەک هەر مرۆڤ ژینگە و چواردەوری مرۆڤەکەشی پێکەوە سووتاند و لە ناو برد و تووشی مەترسی کردەوە
ئێمە وتمان باو ڕۆژەمان نەبێ بۆی لەو ڕۆژە ساڵانە یادی ئەو بکەینەوە بزانین بارودۆخی ژینگەی کوردستان بەڵام ئەوە دەکرێتەوە بۆ نمونە ئێستا کاتی کە بەڕێز وەزیری ژینگە بووی بەسەر لە کابینەی پێنجەم یەکەم وەزیر بێسە چۆن یادکردنەوەکە وەکو پێویستە بۆ ڕۆژی ژینگەی کوردستان بۆ هەر لە یەکەم ساڵە زۆر گرنگیمان بەوەدا و دیارە بۆ دیاریکردنی ئەو ڕۆژە بردمان حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی کرد و پەرلەمانی کوردستان پەسەندی کرد و بوو بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان و هەموو ساڵێ ئێمە تا من وەزیر بووم و دوای منیش بەڕاستی تا ڕادێ گرنگی پێدرا ئێمە گرنگی باشمان پێدا بەوەی کە هەر ساڵی باسی کێشەیەکی ژینگەی بکەین بزانین پلانمان چێ بۆ ساڵانەکە دەبێت چۆن بێ بۆ نمونە سادە بەڕێوە بچێت نەخێر ئەمە ئێستا دەکرێت بەڕاستی هیچەوە حکوومەت هەر نەماوە ئێستا ژینگەی سیاسی و ئابووری و هەمووی کۆمەڵایەتی و هەمووی تێک چۆ بەسەرێکە بەدەر لە ژینگە سروشتێکەش کە هەمانە ئێمە بەڕاستی دەمانویست ئەو ڕۆژە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانیش دەبێ حکوومەتمان هەبێ و دەسەڵاتێکمان هەبێ و بیری لە هەموو شتێک کاتەوە چونکە کاتێک کە ژینگە تێک دەچێ ژیانیش نامێنێ بەڵام ئەو بارە ئەو زانیاریە با بڵێن ئەو ڕۆشنبیریە بەداخەوە لای بەرپرسانی هەرێمیش نییە کە گرنگی ژینگە چیە ئەگەرنا دەبوو لەو ڕۆژە لە سەرجەم هەرێمی کوردستانە چالاکی ژینگەیی بکرێت دەیان سیمینار و بابەتی جۆراوجۆر لەسەر ژینگە پارێزی پێشکەش بکرێ و هەموو ساڵە دروشمەکەمان یەکێک لە بوارەکانی ژینگە بگرێتەوە بۆی کاری لەسەر بکەین لەو ساڵە بۆی لەو ساڵەیە هەنگاوێکی گەورە بنین هەر ساڵی بوارێکی ژینگە پارێزی چونکە ژینگە بواری جۆراوجۆری هەیە کە مەترسی لەسەر گیان دروست کردووە بەڵام بەداخەوە حکوومەت هەموو ئەوانەی پشتگوێ خستووە بەڵام ئەوەی گرنگە ڕۆژەکە هەیە ساڵانە یادی دەکرێتەوە و ئەوانەی دۆستی ژینگەن ئەوانەی شارەزان لە بواری ژینگە و ئەوانەی ژینگە پارێزن و ئەوانەی کە ڕێکخراوەکانی ژینگەین و ئەو دام و دەستگایانەی ژینگەن فەرمانبەکانی ژینگە فەرمانگەکان هەموو زانن کە ئەمە ڕۆژێکە و دەبێت کاری بۆ بکرێت من پێم وایە حکوومەت لە زۆر بواری تراکەم تەرخەم بووە یەکێک لەو بارانە کارکردنە بۆ ژینگە یا زیندووکردنەوەی ڕۆژی ژینگەی کوردستانە کە لەو ڕۆژەدا دەبێت کێشە گەورەکانی ژینگە بخرێنە بەرچاو و پلانی بۆ ساڵی داهاتوو دابنین کە بەداخەوە ئەمە تا ئێستا کاری لەسەر نەکراوە بەڵکو ڕۆژ بەڕۆژ بەڵام پێشنازی ئەو بۆ ڕۆژی ژینگە مەسەرەن چی لە دۆخی ژینگە گۆڕی ئێستا پێشنازیەوە بوو شانزەی سێ بە دیاریکراوی دانانی ئەم ڕۆژە بەڵێ ئێمە ئەو ڕۆژەمان شانزەی چوار ئێمە ئەو ڕۆژەمان بۆیە بڵێ ئێمە ئەو ڕۆژەمان بۆیە پەسەند کرد ئێمە لەسەر زۆر تەوەریشمان کرد پێشتر شتێک نەبوو بە ناوی ژینگە پارێزی شتێک نەبوو بە ناوی یاسای ژینگە شتێک نەبوو بە ناوی فەرمانگەی ژینگە هاوڵاتیان بابەتی ژینگەیان نەبیست بوو ئاشنا نەبوون پێی مەترسیەکانیان نەدەزانی کێشەکانی ژینگەیان نەدەزانی بەزێمە لە ڕێگای دروستکردنی ئەو وەزارەتەوە بەڕێوەبەرایەتیەکانی ئەو وەزارەتەوە فەرمانگەکانی وەزارەتەوە توانیمان بە خەڵک بڵێن ئێمە شتێک هەیە پێڵەن ژینگە و ژیانی ئێمەی پێوەبەندە توانیمان بە خەڵک بڵێن تێکچوونی ژینگە ینی تێکچوونی ژیانی ئێمە توانیمان پێیان بڵێن ئەو نەخۆشیانەی بڵاو بوونەوە لە وڵاتی ئێمە بەشێکی زۆری پیسبوونی ژینگەکەیە توانیمان بە دەسەڵات و بە حکوومەت و بە خەڵک و بە هەموو لایەک بڵێن کە دەبێت کارکەین بۆ ژینگە پارێزی یەکێک لەوانە دانانی ڕۆژی ژینگەی کوردستانە بۆی ساڵانە لە سەرجەم قوتابخانە و فەرمانگەکان یادی بکرێتەوە بۆی نەوەی نوێشمان ئاشنابن بەوەی شتێک هەیە ناوی ژینگەیە و بیپارێزن چونکە ئەرکی ژینگە پارێزی تەنیای حکوومەت نییە ئەرکی هەموو تاکێکە ئەگەر هەرکەس لە شوێنی خۆیەوە لە ماڵەکەی خۆیەوە بڵێکی پلاستیک فرێدا دەرەنجام وڵاتەکەی ئێمە بێتە زبڵدان نەبێت باشە بەس مادەم بۆ نمونەبوونی وەزارەتێک بە ناوی ژینگە ئەوەندە گرنگ بۆچی لە کابینەکانی دواتر بۆ نمونە وەزارەتێک نەما بە ناوی وەزارەتی ژینگە کەم کرایە بۆ نمونە بۆ فەرمانگە بۆ دەستی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەسڵەن سەرەتا دروستکردنی وەزارەتی ژینگە لە هەرێمی کوردستان دوای پلان و لێکۆڵینەوە و با بڵێن دراسەکردنی بەرپرسانی هەرێم نەبوو بۆی بڵێن پێویستمانە وەزارەتێکمان هەبێ بە ناوی وەزارەتی ژینگە یان پەرلەمانی کوردستان دانیشتە بێ و بڕیاری دابێ پێویستە وەزارەتی ژینگە هەبێ با دروستیکەین بەڵکو کاتێک کە ڕژێم ڕووخا لە عێراقا وەزارەتێکمان نەبوو بە ناوی وەزارەتی ژینگەوە ئەمریکیەکان داوایان کرد کە دەبێت لە عێراقا لە ساڵی 2023 وەزارەتی ژینگە دروست بکرێت وەزارەتی ژینگەی عێراقی دروست کرا بۆ یەکەم جار دواتریش کە حکوومەتی یەکگرتوو لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار دروست بوو لە ساڵی 2006 وتیان با وەزارەتانەی لە بەغدا هەیە لێرەش درستی کەین دواتریش حکوومەتێکی بنکە فراوان بوو هەموو حیزبەکان و هەموو پێکاتەکانی گرتەوە بۆ هیچ لایەنێکیش بێ بەش نەکەن وتیان با وەزارەتی ژینگەش لە بەرەوەی لە بەغدا هەیە لێرەش درستی کەین وەلایەنێکی سیاسیشی پێ ڕازی کەین لەسەر ئەو بنەمایە وەزارەتە دروستکردن نەک لەبەر گرنگی وەزارەتە
هەر بۆیە کە من سوێندم خوارد و بووم بۆ وەزیری ژینگە دایرەیەکمان نەبوو بەناوی وەزارەتی ژینگە فەرمانگەیەک نەبوو باڵەخانەیەک نەبوو هی وەزارەتەکە بێ بودجەیەک نەبوو هی وەزارەتەکە بێ یاسای وەزارەتەکە نەبوو تەنانەت یاسای وەزارەتەکە ڕەشنووسی یاسای وەزارەتەکە من خۆم ئامادەم کردو و دواتر دەستەیەک لە حکوومەتی هەرێم پێداچوونەوەمان کردو لەگەڵ یاد دواتر بردوومە بۆ پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دراوە کە وەزارەتێک دروست ببێ بە ناوی وەزارەتی ژینگە دواتریش هاتوون کارمان کردو بۆ دانانی یاسای پاراستن و چاکردنی ژینگە کە یەکێک لە یاسا پێشکەوتەکانە هەر چەندە لەبەرەوەی ئەو یاسایە 10 ساڵ پێش ئێستا دەرچۆ پێویستی بە پێداچوونەوە هەیە بە هەموارکردنەوە هەیە بەڵام یەکێک بۆ لە یاسا پێشکەوتەکان ئێمە پێش یاسای ژینگە پارێزی عێراق ژێمەوە یاسایەمان دەرکرد و پاشان پەرلەمانی من ڕەشنووسەکەم ئامادە کرد دیارە لەگەڵ هاوکارانم لە وەزارەت و کەسانی پسپۆر و شارەزا لە ناو هەرێم و هەندێکیش لە بەغداوە هاوکاریان کردین و یاسای وڵاتانی دنیاشمان سوود لێوەرگرت ئەم ڕەشنووسەمان بردە پەرلەمانی کوردستان و بە خۆشحاڵی و پەرلەمانی کوردستانی یاساکەی پەسەند کرد بەڵام ئێستا ئێمە پێویستمان بۆ وەزارەتێکە بۆ نمونە بۆ کوردستان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە گرینگە سەریکە وەزارەت بێیادەستە بێ بەس حکوومەت لەبەرەوەی گرنگی بۆ بارە نادا و پێی وایە بوو ژینگە ڕێ لە بەشێک لە تەخشان و پەخشانی پارە و سەرۆت و سامانی ئەوان دەگرێت ئەگەر بەپێی یاساکانی ژینگە بێت نابێ ئەم کۆمپانیا زەبەلاحانە بێ مەرجکار بکەن دەبێ ئەم کۆمپانیانە باجی ژینگەی بدەن ناکرێت کۆمپانیەکانی نەوت و غاز لە ژێرخانی هەرێمی کوردستان بێنە دەرەوە و سوودەکەشی بۆ خەڵکی کوردستان نەبێ ئێستا لە هەموو دنیا سیستمێکی ئابووری هەیە کە پێی دەڵێن گەشەپێدانی بەردەوام ئەمە پەیڕەو دەکرێت لە بواری ئابووری sustainable development بەڵام بەداخەوە لە حکوومەتی کە ئەمە بریتە لەوەی پێمان وابێ بەرهەمهێنانی هەر شتێک لە وڵاتە هەموو سامانی ئەم وڵاتە بە تەنیا هی ئێمە نییە هینەوەکانی داهاتووە بە تەنیا هی مرۆڤەکان نییە هی ئاژەڵەکانیشە بۆی خۆی پەروەردگار لە قورئانیش باسەکە کە باسی بەرهەمەکانی سەر زەویمان بۆ کا فەرمێ مەتاعا لەکم وەلیەنعامیکم هەر بۆ ئێوە نییە بۆ ئاژەڵەکانیشە بێ پێمان وابێ سامانی ئەم وڵاتە بۆ مرۆڤ و بۆ زیندەوەرەکانی تریشە بۆ ئێمەشە بۆنەوەکانی داهاتوشمانە ئەگەر هەرچی نەوت و غازی ئەم وڵاتەیە دەری بێنین و زوو بیفرۆشین و تاڵانی کەین ئەینەوەکانی داهاتوو چی بکەن ئەی نابێ پلانمان هەبێ بۆ دەرهێنانی ئەگەر بەپێی یاساکانی ژینگە بێ دەبوو ڕێبگیرایە لەو کۆمپانیانە ئاوا بێبەرنامە بێن ئەم هەموو سامانی سروشتی ئەم ژێر خاکە دەربێن و بیفرۆشن سەرزەویەکەشی بفرۆشن ئەگەر بەپێی بەرنامەی ژینگە بواە هەموو کۆمپانیا ئەوە ناتوانێت بە ئارزوی خۆی کار بکە هەمووی مەرجی هەیە دەکرێت ئەلوەی سلێمانی ئێستا کە هەموو خۆراکی سلێمانی لێدێ ئەوەی کە دروست دەکرێ نزیک معمەلی چیمەنتۆی تاستوجە بێ ئەی نازانن ئەوە کارەساتێکە هەموو خواردنی خەڵکەکە لەوێەوە دێ و ئەی باشە ئەو کارگەیە هەوا پیس دەکا دەوروبەری خۆی پیس دەکا چۆن لەوێ دروست دەکرێت یەکێک لەو کارانەی ئێمە کردمان لە وەزارەتی ژینگە کە بەڕاستی یەبێ خەڵقی سلێمانی دەستخۆشیمان لێ بکاوە من شانازی پێواکەم داخستنی کارگەی چیمەنتۆی سەرچنار بوو کارگەی چیمەنتۆی سەرچنار لە ساڵی 50کانی سەدەی ڕابردووە کرابووە لە ناو گەڕەکی سەرچنارە دوای سەرچنار بوو بە گەڕێکێک بوو بە چەقی شار ناوەڕاستی شاری سلێمانی دواتر ئاوی خواردنەوەی خەڵقی سلێمانی بەشێکی زۆری پێش پرۆژەی دوکان لە سەرچنارەوە هاتووە تۆ کارگەیەکی چیمەنتۆ کارگەیەکی دواکەوتوو هی سەدەکانی ناوەڕاستی سەدەی ڕابردووە لەسەر ئاوی خواردنەوەی شارە ئەم هەموو دووکەڵ و پیسی و ژینگە تێکدانی ژینگەیە بۆ خەڵقی شاری سلێمانی و گەڕەکی سەرچنار و دەوروبەری بەڵام ئامانە بوون دایخن بەڵام خۆشبەختانە ئێمە وەک وەزارەتی ژینگە یەکێک لە کارەکانمان داخستنی کارگەی چیمەنتۆی سەرچنار بوو کە خزمەتێکی گەورەمان بەم شارە کرد و ئەو کارگەیە بەرهەمێکی واشی نەبوو جگە لە چکە هیچ مەرجێکی تەندروستی تیان نەبوو بەڵام بەداخەوە ئەوەی من ویستمەوە دوای داخستنی کارگەکەش لەبەرەوەی کارگەکە خراپوە سەر ئۆرگانی سەر چۆنەڵێ دەستگایەکی دارایی حیزبی دوایی ئەو دەستگا دارایە داوای لە حکوومەت کردبوو کە دەبێ قەرەبوش بکرێنەوە پاران لە حکوومەت وەرگرتەوە کاتێک کە کارگەکە هی میلەتە حکوومەت بۆ میلەتی دروست کرد بە ڕژێمی پێشوو دروستی کردبوو بەهەرحاڵ ئێمە حکوومەت ڕێگر بۆ لەوە بۆیە ئەگەر وەزارەت بێدەستە بێت دەسەڵاتی هەبێت کێشەیەک نییە لە ئێرانە ناوی دەستەی ژینگەیە بەس سەرۆکی دەستەکە جێگری سەرۆک کۆمارە لە وەزارەت گەورەترە لە ئەمریکا دەستەیە بەڵام سەرۆکی دەستەکە ڕاستە خۆ پەیوەندی بە سەرۆکی ئەمریکاوە هەیە و هەموو دەسەڵاتێکی هەیە تەنانەت هەندێک کۆمپانیای ئەتۆمی هەیە کە لە ئەمریکا هەن خەڵکانی FBI بۆیان نییە بچنە ناوی بەس ئەوانەی هەویەی باجی ژینگە پارێزیان پێەیە بۆیانەیە بچن ئەو شوێنە بپشکنن
چونکە ئەو بنکە ئەتۆمیانە دوور نییە ببێ بە کارەساتێک بۆ خەڵکی ئەمریکا ئەمان بۆیان هەیە بچنە ئەو شوێنانەشەوە ڕێگری بکەن لەوەی ئەگەر مەترسێک دروستکە یعنی ئاوا گرنگی پێدرێت بەس لە کوردستان کردنەوەی بوو لێرە ئەگەر دەستە بێ سەرۆکی دەستەکە ناچێتە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران نابینێ مەگەر ساڵی جارێک و بودجەی پێویستی بۆ سەرف ناکرێ بەڕێوەبەرە تێگشتەکانی نامێنن ڕاوێژکارەکانی نامێنن وردە دەپوچێتەوە ناتوانێت بە کارەکانی خۆی هەستێ بۆیە بەداخەوە دەڵێم ئەم دەسەڵاتە چۆن لە هەموو شتێکە نەیتوانیوە سەرکەوتوو بێت لەو بوارەشە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا دێتەوە یاسا کە جێبەجێ کراوە یاسای پاراستن و چاکنی ژینگە بۆنم لە هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە یاسایە بێگومان ئێستایشی لەسەرەک لە بەڕێوەبەرایەتەکانی ژینگە بەشێکی جێبەجێ کراوە بەشێکی هەر نەکراوە ڕێنمایە ژینگەیەکان یەکجار زۆرن بەس بەداخەوە لە هەزار بەشێکی زۆری جێبەجێ ناکرێت گەورەترین کارەسات بۆ سەر ژینگەی کوردستان کۆمپانیەکانی دەرهێنانی نەوتن هیچیان مەرجی ژینگەیان تیان نییە و ئەو کۆمپانیانە کە هاتوون کار بکەن خۆیان دەزانن ئیشی ئەوان لە هەموو تەمەنەوانە کۆمپانیای گەورە و زەبەلاحی دنیان لە بواری نەوت و غاز ئیشەکەن لە هەموو وڵاتێکی دنیا ئیشیان کردبێکێک لە کارەکانیان پاراستنی ژینگەیە بۆیە خۆیان هاتوون لە کۆنتراکتەکانە واتە لە گرێبەستەکانە کە لەگەڵ حکوومەت یارێم کردویانە باسی ژینگە پارێزیتیە لە یاسای نەوت و غازە هەرێمی کوردستان باسی پاراستنی ژینگەیتیایە و باس لەوە دەکبێت کۆمپانیانە قەرەبووی ژینگەی بکەنەوە لە کۆنتراکتەکان لە گرێبەستەکە لەگەڵ کۆمپانیەکان و سیویانە دەبێت قەرەبووی ژینگەی بکەنەوە ئەگەر بەرهەمی هەبوو ئەوەندە باجی ژینگەی بدەن ئەگەر بەرهەمیشی نەبوو لە مقابلی تێکدانی ژینگەی هەرێمە دەبێت پارەیە بدەن ئەم پارەیە ئەوەیە کە پێڵەن شیرینی نەوت کە خەڵکی کوردستان زۆری نازانە شیرینی نەوت چێ شیرینی نەوت باجی تێکدانی ژینگەیە کە کۆمپانیا نەوتەکانە بێ بیدەن ئەگە بەرهەمیشی نەبێەوە پارەیە بدەن چەندین ملیۆن دۆلار بە ناوی شیرینی وەرگیراوە کە باچی ژینگەیە کە دەبوو بخرێتە سندوقی پاراستنی ژینگەوە دواتری ئەو سندوقا بە پێی بڕیاری ئەنجومەنی باڵای پاراستنی ژینگە بۆ پرۆژە ژینگەیەکان دروست کرێ بۆ نمونە شاری هەولێر ئاوەڕۆی نییە بۆ نمونە زبڵ و خۆڵ و خاشاکی سلێمانی لە ڕۆژێکە 1500 تەنە ڕیسایکلینی نییە و معالەجە و چارەسەر ناکرێ بۆ نمونە کە پرۆژەیەکی ئاوای پێ بکرێت بۆ نمونە چۆن وزەی خۆر بەکاربێنین بۆ کارەبا کە ئەمە وزەیەکی نوێ بۆیە بەردەوام و کۆتایی نایە و ژینگەش پیس ناکە بۆ نمونە دەیان پرۆژە ژینگە پارێزیە کە خزمەتی خەڵکی کوردستان دەکە ئەوەی پێ بکرایە بەڵام ئەوەش هەر نەدرایەوە بە ژینگە حکوومەتی ئێمە دەسەڵاتی ئێمە لەبەر ئەوەی خۆی گرنگی ژینگە نازانێ خۆی شارەزانیە و ئەوەی بیری لێ بکاتەوە خزمەتکردنی خەڵک نەبوو ئەو لایەنەشی بەڕاستی پشتگوێ خستووە و دەرەنجام ئێستا ئێمە دەتوانم بڵێم لە کوردستانە کارەسات و قەیرانێکی گەورەی ژینگەیشمان هەیە بەس خەڵک لەبەرەوەی بە دوای ژیان و ناناگەڕێ ئەمڕۆ ئەوانی لەبیر کردووە بەدا زۆر باش بەس وەکو سندوقەکە کە بەڕێزوتت بۆ منە دەبێت بڵێن باجی ژینگەی بێتەوە ناو سندوقەکە یاخود ئێستا بۆ منە لە بەڕۆبەرایەتەکانی هاتوچۆ باجێ وەردەگیرێ بە ناوی باجی ژینگە پارێزی بۆ منە لە ئۆتۆمبیل هەموو دەچێتەوە ناو سندوقە سندوقەکانی بڕەبوجەیەکی ئێستا بێ هەموو ئەو باجانە بچنەوە ناو سندوقەکە بەڵامەوەی من ئاگادارم ناچێ من ئێستا وردەکاریەکان نازانم دەستە ژینگە چۆن دەگوزارێەوە من ئاگادارم ناچێتەوە ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کراون هیچی تەمانە بێ کۆمپانیاکان هەر پرۆژەیەکی پیشەسازی کشت و کاڵی خزمەت گوزاری هەر پرۆژەیەکی جۆرا جۆر لە هەرێمی کوردستان لە هەر شارێکا بکرێتەوە ئەبێ ڕەزامەندی ژینگەی لەسەر بێت ڕزامەندی فەرمانگەی ژینگە و دەستەی ژینگە و وەزارەتی ژینگە بۆ ئەوەیە ئەم پرۆژەیە پێشەوەی دەست بەکار بێ هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی بۆ پرۆژەکەیەکە دواتر ئەڵێ ئەمە پرۆژەکەی ئێمەیە ئەمە بەم شێوازە کۆتایی دێ و ئەمە کاریگەری خراپەکانێتی لەسەر ژینگە و ئەمەش ئاوە چارەسەر یەکەین ئاوا مەترسیەکانی ناهێڵین بەبێ ئەبەر ئیجازەی پێ نادرێت بەڵام کۆمپانیەکانی نەوت هیچی ئەویان نەکردووە کۆمپانیا زەبەلاحەکان ئەویان نەکردووە ئەم هەموو کۆمپانیای لە دۆڵی بازیانە زیاد لە 50 کۆمپانیایەتیایە بە هیچی منتۆ ئاسن و هەموو ئەوەیەوە ئێمە طبعاً وڵات بەبێ کۆمپانیەکان پێش ناکەوێت وڵاتە پێشکەوتەکانی دنیان ئەوانەی پشتیوانی کۆمپانیەکان و بەرهێنەکان دەکەن ئێمە لەگەڵ ئەوەی بەڵام ئەم کۆمپانیایانە ئەبێ لە خزمەتی خەڵکا بن ئەبێ خاوەن کۆمپانیەکان بەرهەمەکانیان باج بدەن بە خەڵک بەو باجە ئەژی لە وڵاتان وڵاتانی خەڵک نەوتوغازیان نێت دەریبێنن وڵاتێکی وەکو کۆریای باشوور یا مالیزیا یا زۆرێک لە وڵاتانی ئەوروپی کە دۆڵەمەندن خۆ لە ژێرەوە نەوتوغاز دەرنایەنن بەڵام هەرو کۆمپانیا زەبەلاحانەن وڵاتەکە بەخێوەکە بەس ئەو کۆمپانیایانە کارەکەن خەڵک خەنە گەڕ و ئیش دواتریش باجەکەی دەن بۆی خەڵک پێ بژی لێرەوە نییە هەمووی لە باج بەخشیویانن کۆمپانیەکان زۆری مەرجی تیانە لە ناوچەی ئاوەدانین
دەبوو ناوچەی بازیان هەمووی بکرێتە ناوچەیەکی پیشەسازی مادام بەرهەمێکی زۆری تایە چەندین کارگەی چیمەنتۆ و ئاسن و چی تایە خەڵکەکەی قەرەبوو بکرێتەوە هەرەو ناوچەیە بەجێ بێڵن کاکە لە ژینگەیەکی پیساژی بەڵام ئەمەی ئێمە بەڕاستی ئەم حکوومەتە ئێمە بەرپرسان خۆیان شەریک بوون لە بەشێکی زۆر لەو پرۆژانە یا مۆڵەتیان نەداون تا نەکرێن بە شەریک لە هەردوو زۆنی زەرد و سەوز ئەنجا توانیویانەوە کۆمپانیانە بکەنەوە بۆیە دەرەنجام لە زۆر شتبەخشیویان و بەبێ مەرج دەست بەکار سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەکرێت مۆلای بەڕێسەر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسلوجە ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیای نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکا. فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بگەڕم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی بانگەشەی هەڵبژاردن و پاراستنی ژینگە ئێستێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین لە کاتی بانگەشەی دەکرێت چۆن لیستەکان کاندیدەکان ڕەچاوی پاراستنی ژینگە بکەن و نەبنە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە. لە ڕاستیدا کاتێک وتمان ئێستا ئەم سەدەیە یان کۆتایی سەدەی ڕابردوو سەدەی پاراستنی ژینگە و گەورەکردنی کێشە ژینگەیەکان بوو. حکوومەتانی دنیا هەموو گرنگێکی زۆریان بە ژینگەدا بە دروستکردنی وەزارەتی ژینگە و یاساکانی ژینگە و کۆنفرانسە نێودەوڵەتیە ژینگەیەکان کە ساڵانە دووبارە بنەوە. دواتر ئەمە ورد بۆ هاتە سەرەوەی تەڵەنێمە بۆ نمونە لە عێراقی فیدراڵە لە دەستوری عێراقی فیدراڵە باز لە پاراستنی ژینگە و گرنگی پێدانی کراوە. لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە باسی گرنگی ژینگە و پاراستنی ژینگەمان کردووە. یاسای پاراستنی ژینگەمانەیە لە هەرێم لە کارنامەی هەموو حیزبە سیاسیەکانی کوردستانە ئەوەی خۆم دیومە بە کۆمەڵی ئیسلامیشەوە باز لە گرنگی ژینگە و پاراستنی ژینگە و گرنگیدان بە پاراستنی ژینگە کراوە. هەموو ئەمانە کە بە حیزب و بە حکوومەتەوە باسیەکەین ئەڵێن گرنگە بەڵام بەداخەوە جارێکی تر حکوومەت چەند کەم تەرخەمە لایەنە سیاسیەکان هاوڵاتیش هێشتا ئاستی ڕۆژبیری و شاری ژینگەیی وەکو پێویست نیە. بە هەمومان خەریکی تێکدانی ژینگەکە چونکە جارێت سەرەکی ترین پیسکەری ژینگە مرۆڤ خۆیەتی 7 ملیار مرۆڤ لەسەر زەویەیە هەر 7 ملیارەکەی بە هەناسەدان هەر ژینگە پیسەکە بە پاشەڕۆی ژینگە پیسەکە بە خواردنەکانی ژینگە پیسەکە بە ئۆتۆمبیل و کارگەکانی ژینگە پیسەکە. ئێمە بەڕاستی مرۆڤ خۆی تێکدەر و پیسکەری ژینگەیە گەروریانەوێ. ئەم کوردستانی ئێمە دانیشتوانەکەی 5 ملیۆنە زیاد لە ملیۆنێک ئۆتۆمبیلی تێ ژینگەکەی هەمووی پیسە بێ. ئەم هەموو مۆلیدەیە هەیە ئەم هەموو کارگەیە هەیە ئێمە ژینگەی شارەکانمان پیس کردو. بە دەرلەوە گەر و شاری خەڵقیش نەبێ هەر کەسە لە شوێنی خۆیەوە ژینگەکەی نەپارێزێ ژینگەکە پیسکە ئەبێ ژیانمان چی لێبێ. ئێمە کەلتوری ژینگە پارێزیمان نیە بەداخەوە کە ژینگە پارێزی بەشێکە لە دین ئاینی پیرۆزی ئیسلام لە چەندین ئاەت و لە چەندین فەرمودایە باسی لە پاراستنی ژینگە کردووە. خەڵک بێزار نەکەین حتا بە ژاوەژا و ئاینی پیرۆزی ئیسلامەڵە دەنگ بەرز مەکەنەوە بەسەر خەڵکە کە دەنگ بەرزکردنەوەش جاوەژا و بەشێکە لە پیسکردنی ژینگە کە پێوترێ نۆیز پۆلیوشن. بۆیە ئێستا کە هەڵمەتی هەڵبژاردنە من داواکارم لە هەموو کاندیدەکان و لایەنگری هەموو کاندیدەکان هەموو هاوڵاتیانی کوردستان هەموو حیزبەکان هەڵبژاردن مافێکی یاساییە ڕیکلامکردن مافێکی یاساییە خەڵک دەنگەدا دەنگ نادا ئازادە مافێکی خۆیانە دەرەنجام چێ دەرەچێ دەرناچێ ئەوەش بەرهەمی هەڵبژاردنە. بەڵام ناکرێ ئێمە سیمای شارەکەمان ناشرین کەین بە کاغەز و بەشتی ناشرین و سیکۆتین لێدان لە دار و دیوار و کەچەند ئەوەش قەدەغە کراوە لای کۆمیسیۆنەوە بەڵام خەڵک گوێی پێنات. ناکرێ ئێمە سیمای شارەکەمان ناشرین کەین بە پەڕۆ و کاغەز و دواتریش بەجێ بێڵین. ناکرێ ژاوەژاو دروستکەین بە هۆڕن لێدانی سیارە و خەڵک بێزارکەین و نەخۆش و پیر و پەکەوتە و مناڵ هەیە. ناکرێ ئاژاوە دروستکەین ئەمە چیە هەڵبژاردنەکەین. سیمای کۆمەلگای پێشکەوتوو ئەوە نییە بەڕاستی. سیمای کۆمەلگای پێشکەوتوو ئەوەیە ڕێز و احترامی هەبێ. ئێمە بێ بەڕاستی کۆمەلگایەکی ئیسلام 1400 ساڵە پێمانەڵێ ئاژاوە دروست مەکەن ژاوەژاو مەکەن جوانی بپارێزن شت پیس مەکەن ئین الله جەمیل یحب الجەمال تەنەظەفوا فإن الإسلام نظیف. هەموو ئەم شتانەمان پێڵێ بەس بەداخەوە خەڵقی ئێمە هێشتا هەر نەیبیست. هیوادارم یعنی ئەم 20 ڕۆژە کە 25 ڕۆژە کە 2-3 ڕۆژیشی ڕۆیشتووە لە بانگەشەی هەڵبژاردنە خەڵک چیتر شارەکان پیس نەکەن ناشرینی نەکەن خۆشتەنەوەکو کاندێک پابندی مە بوون پاراستنی من لەگەڵەوە نیم هیچ ڕسمێک بە لەزگە لە هیچ دیوارێک بم ئەوەی ناشیکەم تایبەتە بەخۆ یعنی دەریج نەچم هەر لەسەرەوە وەستا بێ نایکەم چونکە من پێم وایە پاراست من بۆیە خۆم کاندید کردووە بتوانم خزمەتی ئەم وڵاتە بکەم هەستەکەم هاوڵاتیانی من کە سوکارەکەی من خوشکوبرایانی من لەم کوردستانە زوڵم مستەمێکیان لێکرێ ئێمە شۆڕش و خەباتمان کرد بۆی خەڵک بحەسێتەوە هەستەکەم کۆمەڵێک کەس بازرگانی بە دەنگەکانیانەوە کاچۆتە بەغا بەس بۆ گیرفانی خۆی خەمی ئەم میلەتەی نەخوات منم هێ خزمەتی خەڵک بکەم ئەگەر پێم بکرێ ئەیکەم ئەجینا هیچ ئیشم پێی نییە بەڕاستی من وەزیرێکی خانەنشینم پێویستی داراییم نییە ئەو پارەی وەریش یەگرم زیاد لە 170 پەرلەمانتارانی ئێمە ئیدەنەوە بە کۆمەڵی ئیسلامی بۆ گیرفانی خۆمان نییە
من حەزەکەم خزمەت بکەم کە خزمەتی وڵاتەکەم بکەم بە شێوازێکی ناشەرعی دەربچم بە ناشەرعی بۆ معنایی شتی ناشرین بکەم نایکەم میکانیزمی ناشرین بەکاربێنم بۆی دەربچم نایکەم شتێک زەرت بە خەڵک بگەێنێ نایکەم ئازاری خەڵک بدەم نایکەم ژینگە پیس بکەم نایکەم من بۆیە مەسمە پەرلەمان خزمەتی وڵاتە باشە وێنشتان هەڵناواسی بەسی کۆتین و من هەڵی ئاواسم وە لەگەڵەوەشم هیوادارم کەسیش هەڵی ناوەسێ واگەر کەسێکیش لە دۆستان و خۆشەویستان و لایەنگرانی من لە شار و شارۆچکەکانی کوردستانە ئەویان کردبێ کە من ئاگایلێنیم لێی بەرپرز نیم و حەزیشی پێ ناکەم و داواشەکەم شتیوان نەکرێ و هەمووشمان سیمای جوانی ئەم شارە بپارێزین ئەگەر ئەمانەی خزمەتی ئەم شارە بکەین ناکرێت لە پێناویەوەی تۆ دوو دەنگ زیاد دێنی هەموو خەڵک بێزارکەی بەهۆڕن لێدان و بە شێوازێکی ناشایستە و بە ململانەی ناشەریفانە و بەوەی کە هەر خەڵک بێزارکەی کاکە بە ئێمەش سیمایەکی جوان پیشان دەین بۆ شارەکەمان بپارێزین و بە خەڵقی دنیا لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە وەکو ئاهەنگی گێڕێ و زۆر بەهێمنی و لە سەرخۆیی ئێمەش ئەمە بکەین ئاهەنگێکی شادی بگێڕین بە بێ بێزارکردنی یەکتری بە بێ ناشرینکردنی شارەکەمان هیوادارین کار لەسەرەوە بکەین کە لەم هەڵمەتەشە ئێمە پلانی ژینگە پارێزیمان هەبێ و لە یادی نەکی بەڵە وەکو لیستەکەشتان داختان بە ژینگە داوە بێگومان یەکێک لە بەرنامەی لیستی ئەمەیە و لە بەکارنامەی کۆمەڵی ئیسلامیشە بە گرنگیدان بە ژینگە و پاراستنی ژینگە ئێمە پاراستنی ژینگە لای ئێمە بە دینی ئەزانین بە واجبێکی نیشتیمانی ئەزانین چون ئیسلام پێمانەڵێ پاک و خاوێن بن ئیسلام پێمانەڵێ درەختەکان بڕوێن و مەشکێنەوە ئیسلام پێمانەڵێ ئاژەڵەکان بەبێەوە ناکوژرێن مەگەر گۆشتەکەی بخۆی سوودی لێ ببینی ئیسلام پێمان دەڵێ خەڵک بێزار مەکەن بە ژاوەژاو و دەنگە دەنگ ئیسلام پێمان دەڵێ ئیسراف مەکەن لە خواردنە ئەم هەموو زبڵ و خۆڵ و خاشاکەی ماڵان ڕۆژانە فرێدرێ هەمووی پاشەڕۆی خواردنە پێمانە فەرمێ کول و وەشرب وەلا توسریف و زیادڕەوی مەکەن ئیسلام پێمان دەڵێ ئەگەر لەسەر دەریایەکیش بووی ئیسراف مەکە لە ئاوە ئەگەر ئەم پەیامانە ئێمە جێبەجێکەین بەڕاستی ژینگە پارێزی لە وڵاتی ئێمە پێش هەموو وڵاتانی دنیا ئەکەوتین بەس بەداخەوە خەڵقی ئێمە لە ئیسلامەتیەکەش باش حاڵی نەبووە لە پێشکەوتنەکەش حاڵی نەبووە کاکە مامۆسایەکی ئاینی لە مزگەوت 1400 ساڵە بە خەڵگەڵێ ڕێکڕاوەستن خەڵکەکە زۆری ئێستاش ڕێکڕاناوەست بەداخۆ ینی ئێمە کۆمەلگایەکی زۆر ورد بیر ناکەینەوە کە پێویستە بیر بکەینەوە تێبگەین و بزانین چی لە بەرژەوەندی ئێمە بۆی وەزع سیاسەکەشمان وایە باوەڕتان وابێ یعنی وەزع سیاسەکەی ئێمەش ئاوایە لەبەر ئەوەی ئێمە کەسێک زوڵم مستەمیشمان لێکە زۆر هەر پشتیوانیمان کرد بە دەرەنجام هەر بەماوینەوە زۆر باشگە بینی کاتمەکەمەوە سوارد بە چارەسەر چیە بۆ نمونە دەبێت حکومەت چی بکەوە هاوڵاتیش چێرکێکی دەکەوێتە سەرشە لە ڕاستیدا من جارێکی ترە گەڵێم من خۆم بە یەکێک لە پارێزەرانی ژینگەی کوردستان نەزانم و پێشم وایە دەبێت هەمومان کارکەین بۆ پاراستنی ژینگە جیهانیەکەش چکە جیهان هەمووی بە یەکەوە ماڵێکی بچووکە بۆ ژینگە کاتێک کە ژینگەی وڵاتێکی وەک ئێران کە دراوسێمانە پیس دەبێ ئێمەش دەگرێتەوە کاتێک خۆڵبارینێک لە باکووری ئەفریقاوە دێ یان لە عەرەبستانی سعودیەوە دێ کاکە بۆ ئێمەش دێ خۆڵەکە بە سەرمایە ڕوا ئەچێتە ئێران و تا ئازەربایجانیش ڕوا لەبەرەوە هەمومان یەک ژینگەمانەیە بۆیە دەبێت هەموو مرۆڤەکانی سەرزەوی پێکەوە کار بکەن بۆ ژینگە پارێزی کە دێنە ژینگە بچووکەکەی خۆشمان بەشێکی ئەرکی حکوومەتە بە جێبەجێکردنی یاساکانی ژینگە بە ئەکتیڤکردنی دروستکردنەوەی وەزارەتی ژینگە گرنگی پێدانی سەرفکردنی بودجە بۆی دانانی کادری بەتوانە لە وەزارەتە دواتریش ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە ژینگەیەکانە کار بکەن بۆ پاراستنی ژینگە ئاگادارکردنەوەی حکوومەت ئاگادارکردنەوەی هاوڵاتیان تەنانەت بۆیان هەیە داوا قەیدکرد لەسەر پێشێلکاری ژینگەیەکان کە دەکرێن بەس بەداخەوە بەشێک لە ڕێکخراوەکانی ڕێکخراوی حیزبین یعنی ئەوەندەی تەوجیهات لە حیزبەوە وەرەگرن بەدە هەندێکیان هیوادارم ئەوانە شوانەمێنن دواتری ئەرکی سەرشانی هاوڵاتیشە هەموو تاکێک لە شوێنی خۆیەوە لە مناڵ و ماڵەکانمان لە ماڵی خۆمانەوە لە کۆڵانەکانەوە دەست پێ بکەین تا دەچێتە شەقام و تا دەچێتە شارەکانمان بۆی کە ئەگەر هەر کەسە لە شوێنی خۆی بڵێک فرێدا لەم شارایە بێت چی لێبێ پاشان کاچینە سێرەنگاکان خۆی پەروەردگار ئەم سێرەنگە جوانانەی بۆ ئێمە ڕازاندوێتەوە ساڵانە نوێ ئەبێتەوە تازە ئەبێتەوە فەرشێکی سەوزمان بۆ ڕائەخا دار و درەختەکان گوڵ و گەڵا ئەگرن ئێمە بەڕام پیسی ئەەکەین تێکی ئەدەین پاشەڕۆی خواردنەکانمان فڕێ ئەدەین پلاستیکەکان فڕێ ئەدەین بوتڵی کاغەزەکان قاپە سەفەریەکان ئەوانەی کە خواردنەوەکان هەمووی لەوێ فڕێ ئەدرێ ئەمە ناوشیاری کۆمەلگای پێڵن کۆمەلگای وشیار بە پاراستنی ژینگەکەی دەرەکەوێت هیوادارم ئەوەی کوردستانی خۆشەوەی ئەوەی خەمخۆری ئەم وڵاتەیە هاوکار بێ بەوەی کە لەم وەرزی بەهار و گەشتەیە کاکەم سەیرانگای جارێکتر لە ژێریا دانیشیەوە ئیسلام پێمانەڵێ درەختێک
کە سێبەری هەبوو ژێر سێبەری درەختەکە پیس مەکەن ئەمە ئەگەر دینداریەکەی ئەگەر خۆشەویستی نیشتیمان وڵاتت هەیە نیشتیمان وڵات بریتە لەوە کاتێک کە تۆ لە هەر شوێرێکا پیسەکە دەستەکە فرێ دەی مانایە خۆشەویستی وڵات و نیشتیمانە نییە من بە خیانەتێکی هەزارم لەم نیشتیمانە لە سیارەکەی و لە جامی سیارەکەی وتڵک فرێدا بۆی ئەرکی سەرشانی هاوڵاتیانی زۆر گەورەیە کاری لەسەر کرد کارێکتر گرنگەوەیە لە پەروەردا کەوج ئەرکی حکوومەتە لە باخچەی ساوایانەوە مناڵەکانمان خۆشەویستی ژینگیان لا دروست بێ خۆشەویستی دار و درختیان لا دروست بێ خۆشەویستی ئاژەڵەکانیان لا دروست بێ پاک و خاوێن بن فێرمشتەکانیان فرێ نەدەن ئەمە ئەرکی حکوومەتە ئەو هوشیارێ بکەین لە ناو پەروەردا دەست پێ بکەین مامۆسایانی ئاینیش ڕۆڵێکی گرنگیان هەیە کە ئەو بابەتە گرنگانەی پێویستن بە ژینگە پارێزیەوە لە وتارەکانیانە باسی بکەن کە خەڵقی ئێمە زۆرینەی ئەهلی مزگەوتە بۆ ئەوەی ئەوانی هاوکار بن هەمومان بەیەکەوە پارێزەری ئەم وڵاتە جوانە بین کە خۆی پەروەردگار بە ئێمەی بەخشیوە و نەتیجەش کە زۆر باش تێک چوو پاکردنەوەی زۆر زەحمەت دەمێ و کاتێک کە مامەنە سەر مەسەلەی ژینگە و گەشت و گوزار چ پەیوەندێکی پاراستنی ژینگە چ پەیوەندێکی بە پەرپێدانی کەرتی گەشت و گوزارەوەی کە دەکرێت وەکو یەکێک لە سەرچاوەکانی داهات سوودی لەوە بگیرێت ئەزانێکی ژینگە پەیوەندی هەیە بە زۆر سەکتەری ژیانەوە پەیوەندی هەیە بە شارەوانیەوە پەیوەندی هەیە بە کشت و کاڵەوە بە سەرچاوەکانی ئاوە بە گەشت و گوزارەوە بەڵام ئەگەر تایبەت باس لە گەشت و گوزاریش بکەین ئەگەر ئێمە باس لە ژینگە پارێزی بکەین ژینگە پارێزیەڵێ ئەو ئاوی بارانەی دێ بە فێڕۆیمەدا لە کوردستانە ئێمە ڕووباری دیجلەمان هەیە و بە لەقەکانیەوە کوردستانە تێپەر دەبن تەنها دوو بەنداوی لەسەر بووە کە کاتی خۆی ڕژێم کردوێتی و هەندێک بەنداوی بچووکیش دروست کراون دەبوو ئێستا دەیان و سەدان بەنداومان لەسەر هەر لقێکی ئەو ڕووبارە چەندین بەنداومان هەبوایە بۆی ئەم ئاوە خەزنکەینەوە تا سوودی لێوەربگرین بۆ ئاوی ژێر زەوی بۆ کشت و کاڵ بۆ سامانی ماسی بۆ گەشت و گوزار بۆ زۆر بواری تر بۆ بەرهەمێنانی کارەبا ئەبوو ئەم ئاوە سوودمان لێوەرگرتا بەڵام لە وەرزی باران و لافاوە کە بەرزی زستان و بەهارە بارانێکی زۆرمان هەیە دەڕوات دەرەنجام بە ئاوی دیجلە لەگەڵ فرات تێکەڵ دەبێت دەچێت شەط العەرەب لەوێ شەو دەچێتە ناو ئاوی دەریا تێکەڵ بە ئاوی سوێرە بێ نەمانتوانیوە سوود لەمە وەربگرین کە ببێتە کەرتێکی گەورەی گەشت و گوزار خەڵک لە وڵاتانی دراوسێەوە یاخود لە عێراقی فیدراڵەوە خەڵک لە عێراقەوە بێ بۆ کوردستان نەمانتوانی بودجێ تەرخانکەین ئەو پرۆژانە بکەین دەرەنجام ئەڵێن وڵاتانی دراوسێ ئاومان لێگرنەوە بابە تۆ ئاوەکە لای خۆمانە پلانێک نییە کۆیکەوە لە ئەمنی قەومیشە کە تۆ سەرچاوەکانت گرت تەنانەت بەغدان مەمنونی تۆیە ترسێ لەوەی ڕۆژ ئاوی لێ بگریەوە چونکە ئاوی عێراق بەشێکی زۆری لەسەر ڕووباری دیجلەیە شارەکانی عێراق ئەوە نەکراوە دواتری سەرنگاکانمان کە دەتوانە گرنگێکی زۆری پێ بدرێ پاک و خاوێن بکرێنەوە ئیشی لەسەر بکرێ گرنگی پێ بدرێ جوان بکرێن پێداویستەکانی تیا دابین بکرێ تەنانەت ئوتێل و چێشخانە و هەموو ئەو شتانەی لێبێ بۆی خەڵکی بیانی بتوانێت بێ و بمێنێتەوە ئەو بارەش گرنگی نە حکوومەت نەکەرتی تایبەت گرنگی پێ نەداوە لەو ڕۆژەوە کەم تەرخەمین کەەوە خزمەتێکی گەورەی بە خەڵکی کوردستان و ئابووری خەڵکی کوردستان دەکرد و هەلی کاریشی دەرەخسان بوو ئەو هەموو گەنجەی کە هەمانە بێکارەسان لە هەرێمی کوردستانە بۆیە ئەگەر بینە سەر پەیوەندی ژینگە بە بوارەکانی ترەوە ژینگە پەیوەندی هەیە بە هەموو سێکتەرە زیندوەکانی حکوومەت و دەسەڵات و دەوڵەت پەیوەندی هەیە بە هەمویانەوە وەردەبێت بۆ هەریەکێکیان کاری تایبەتی بۆ بکرێ بەڵام بەداخەوە وەک دەڵێم لە هەمویانە کەم تەرخەمی هەیە و بیری لێ نەکراوەتەوە لەبەرەوەی حکوومەتەکەی ئێمە حکوومەتێکی پرۆفیشناڵ و شارەزا نەبووە حکوومەتێکی تەکنۆکرات بەس پلانی استراتیژی نیە حکوومەت بۆ نمونە بۆ ژینگە دەبێت هەبێ بۆ نمونە پلانی پلانی استراتیژی درێژخان مامناوە وایە حکوومەت پلانی استراتیژی نیە بۆ هیچ شتێک پلانی استراتیژی حکوومەت لەسەر کاغەزە ئەگەر حکوومەت پلانی استراتیژی هەبوایە ئەو هەموو داهاتەیە تۆتە هەرێمی کوردستان و ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێ ڕوعەم و چینەیە کرد دوای 27 ساڵ هەر بەرەو دوا گەڕاوینەوە لەبەرە حکوومەت تەنا پلانی هەبوو بۆی چۆن گیرفانی خۆی پڕکات چۆن ئەو سەرەت و سامانە بەرێتە دەرەوە چۆن ئەم حیزبەی خۆی بەهێزکەوە بمێنێ چۆن بەرپرسەکان دەوڵەمەندکە بە حیاتی حکوومەت پلانی نەبەوە زۆر باشە بەس کۆتا پرسیام سوات بووی کە زۆر باز لەکەمانەوە ئەم دەستەڵاتە بۆ سەر ئابووری کوردستان خەتەرە مەسەرەن بۆ ئاشتاوی کۆمەڵاتی بۆ ژینگەش بە هەمان شێوە من پێم وایە دەسەڵاتە کارەساتی ژینگەی دروست کردووە ئەم دەسەڵاتە ژینگەی سیاسی پیس کردو ژینگەی ئابووری پیس کردو ژینگەی شارەکانی پیس کردو مێشکی خەڵکی تێکداوە هیچی بەسەر هیچەوە نەهێشتوە ئاو هەوا و خاکی لێ پیس کردوین یعنی پاشەڕێ ئەو کارگانە هەموو یەکێتەوە ناو ڕووبارەکان پیس بووە بڕۆ فەحسێکی هەوا بکە لە دەوروبەری کارگەکان و ناو شارەکان بزانە ئێمە هەوایەکی پیس هەڵەمژین کات ئەم دەسەڵاتە هەموو شتێکی لە ئێمە پیس کردووە هەمووشی تێکداوە بەسەرێکە هیوادارم ئێمە وڵاتی خۆمانە
وڵاتانی دنیاش بۆ خۆناغەڕۆی گەشتبینم بەوەی کە بتوانین گۆڕانکاری گەورە بکەین و کە گۆڕانکاریمان کرد ئەم سەکتەرەش کە بواری ژینگەیە بگرێتەوە و کار بکەین بۆ پاراستن و بەرە پێش ببین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دارام حەوەدەمین وەزیری پێشووی ژینگە لە حکوومەت یاریمی کوردستان و کاندیدی ژمارە 2 لە 304 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.